فیچەر بە سپۆنسەری برنجی مەحموود. بەهۆی زۆری داری گوێز لە دوورەوە گوندی سەکران نابیندرێت. کاتێکیش دەگەیتە نێو گوند دەبینی کە سەرتاپای کەلوپەلە سروشتیەکان بوونەتە کەرستەی بیناسازی لە دروستکردنی خانووەکانی گوند. باب و باپیرانینەوەی ئێستا خانووەکانی ئەو گوندەیان بەو چەشنە بنیاد ناون. ئێستا نەوەکانیان دەڵێن هەر بەو جۆرە دەیان هێڵینەوە. سەردەمی باو و باپیرانەوە هەری هۆ بووە، ینی بە شێوازێکی جوان و گەشتیاری بووە، خۆش بووە، ئاوهەوایەکی فێنک و خۆشیە بووە. ئێستاش ئەنوێ ئێستا هەر گوندەکە هەری هەبێ و لە ڕووی خان و بینا و شتیوالە هەر بەو شێوازە ببینیتەوە و نەک خانیەکان بە شێوەی سەبیان بلو کوشتیوالە دابدرێ، جوانی سروشتی گوندەکە تێکەدا. تاکە گوند کە بە شێوەی ئەندازەی کۆنما بێتەوە و تاکو ئێستا ژیانی تێدا بەردەوام بێ، ئێرەی گوندی سەکرانە. ئێستا ناشناڵ پارکێک بە ناوی ئەو گوندەوە کراوە. یەکێک لەو مەرجانەی کە ناشناڵ پارکەکانی جیهان پێش دەخات بوونی گوندە کۆنەکانە بەبێ دەستکاری و جیاوازی سروشتەکەی لەگەڵ گوندەکانی دیکەدا. لە سەکران زۆر تایبەتمەندی دیکە بەدی دەکرێن کە سەکران هەڵبژێردا هەم وەکو چاکەی هەم وەکو گوندەکەش کاریگەری ئەوەیە ئەم شوێنەکە شوێنێکی دێرینە، گوندێکی دێرینە ماوەتەوە خۆیان توانە بڵێم تاکە گوندە لەو ناوچەیە کە ناشناڵ پارکی لەیە زیاتر وە خۆی ماوەتەوە. ئەمە یەک هۆکاری یەکەم. هۆکاری دووەمەیشی ئەم ناوچەی هەم بە چیای سەکران و هەم منتیقەی سەکران، گوندی سەکران بە دایڤەرسیتیەکەی زۆر دۆڵەمەندە، یعنی زۆربەی ئەو ڕووەک و حیواناتە تا ئێستا لەو ناوچەیە ژیاون، ینی هەر ئەژین ئێستاش مەسەلەن لە دۆڵی پیوێزێ لە دوای سەکران دەست پێەکە هەموو ئەو حیواناتانێک کە ئێستا پێویستە هەبن لە ناو ناشناڵ پارکی لەو ناوچەیە مایتەوە. لە سەکران تا بارینەوەی بەفری نوێ بەفرە کۆنەکە بە کۆتان نایەت، بەڵکو زۆری بەفر وای کردووە کە چەندین سەرچاوی ئاو بڕژێنە نێو گوندەکە و ڕووباری سەکران دروست بکەن. ئاوەکە هێندە ساردا بۆ خولەکێک بەرگە ناگری دەستت بخەیتە نێوی. ڕووبارەکەی دەرەخل نێزی کە لێرانەی کانی سپیە، ڕووبارێکی دیکە دێتە خوارەی بەفرێ، ئەوەی دیکە پیوێزە، یەکی دیکەی حەسارەیە، ئەو ڕووبارە کچکەنە هەردەوەدا خڕبنەوە ئەبیتە ڕووبارە. بەبیری من نییە بەفر لە سەکران قەت بەڕاوی هەر بووە، ئاوی زۆر ساردا، ئاوە چالێ ئاوەکانی ڕاوەکانی ڕێنێ، یعنی ئەوەن ئەگە دەستان دەناوبنەی تا دەزنجێ ڕێنی زۆر زەحمەتە، زۆر ئەوەندە ساردوو. سروشتی جوان، سڕی لە دارستان، ساردی ئاوی ڕووباری سەکران و نزمی پلەکانی گەرما وای کردووە گەشتیارگەلێکی زۆر ڕۆژانە ڕوو لە ناوچەکە بکەن. ئیتر لێرە هاتین بۆ شوێنێکی گەشتیاری کە تۆزێ جەو گۆڕین و لەگەڵ ئەم خزم کەس و کارانە هاتین ژینگەیەکی پاکە و شوێنێکی زۆر خۆشمان هەیە. بەڕاستی ئەم جەوەی کە لێرە هەیە لە هیچ شوێنێکی ئەوروپا نیە. کەش و هەوا و سازگاری ئاوەکە جگە لە هۆکاربوونی بۆ ڕاکێشانی گەشتیار، هۆکارێکیشە بۆ بوونی بە ناوچەیەکی گرنگی کشت و کاڵی بە تایبەت بۆ درەختە میوەیەکان و سامانی مێشەنگ. چونکە ئاو هەوایەکی فێنک و سازگاری هەیە، بەهۆی باخچەکان زۆر ینی بەروومەکی چاک دەینن، بەس بە تایبەتی گوێز لێرە گەلک زۆرە. دووەمیش گوندەکانی هەموو داپۆشیوە، لەلایەنی مێشیش مێش بخۆی لێرە ینی باشترین جێیە. لەبەرەوەی لێرە مێش کە تو مێش لێرەدانا مێش عملی لێرە ئەو کڵوکەی سێ و ئەو بیستان و یا کرۆس کە مەسەلە جێلا هەرچی هەیە ئەو کڵوکانە هەمەری لەسەرەکە. سەکران دەکەوێتە سنووری قەزای چۆمان بە دووری 150 کیلۆمەتری باشووری هەولێر. بە دەوڵەمەندترین گوندی سنوورەکە لە ڕووی هەمە جۆری ڕووەک و بوونی ژمارەیەکی زۆری ئاژەڵ و باڵندەی کێوی و ناوچەی گەشتیاری خۆڕەسێک هەژمار دەکرێت. سەکران واتامەست بوون، بۆیە دەڵێن ئەوەی سەر بخاتە ئێرە و تێکەڵ بە سروش و ژینگەکەی بێت سەکران دەبێت. بەختیار قادر ڕوودا و گوندی سەکرانی باڵەکایەتی.